وەکتی فێڵباز بۆ منە لەو جوانیە مەحروم کرد هەندێک شانۆکو منن ئەو جوانیە کاری شەیتانە گیانەکەم پێوتی نێت خاتو دیدار عمرێکێکە لە بەرداربانی شانۆی میوانێکی دوور. خاتو دیدار بەخێر بێ. سپاس بۆم دەفەتە. سپاس بۆ ئێوەش. خاتو دیدار ئەمێ لە سەرەتاوە ناوەڕۆکی شانۆیەکە ئەگەر بە کورتی بەڵام باس بێ. بەڵێ شانۆی میوانێکی دوور کە نووسەری گەورەی دیاری کورد بەختیار عەلیە، هەروەها دەرهێنانی ڕاویار نەوزادە و کۆمەڵێک ئەکتەری زۆر باش و بەتوانەتیایە ڕۆڵە بینن لە کارە شانۆیەکە. بەرهەمێنەری کارەکەمان باهۆز نەسرەدینە و بەرهەمی میترۆنۆم پرۆدەکشنە. ئێمە ئێستا سەرقاڵین لە نۆیم ڕۆژی نمایی شاین. بەڵێ لە نۆیم ڕۆژی نمایی شاین و چیرۆکی کارەکەمان باز لە جوانی ئەکا، باز لەو بەرکەوتی جوانیە کاکە چ کۆمەڵگا چ دەسەڵات هەر کەسەوە بە پێگەی خۆی چۆن ڕوبەڕووی جوانی ئەبنەوە و تا چەند لەگەڵ جوانیان و تا چەند بەرکەوتیان هەیە لەگەڵ جوانیە. چیرۆکی کارەکەمان دەرهێنانی کارەکەمان هەروەها نواندنی ئەکتەرەکان بە شێوازێک کارکردنی تیاکراوە کە هەم بینەری ئاسایی و هەموو تەمەنەکان کە بێن کارەکەیان بەربکەوێ و لە چیرۆکەکەی تێبگەن و تەنها بۆ نخبەنیە نەخێر نەخێر هەموو تەمەنەکان و بینەری ئاساییش لە کارەکەمان تێگەن بەرکەوتانە بێت لەگەڵ یا و شێوازی کارکردنەکە و تەکنیکی کارکردنەکە لەلایەن دەرهێنەر و نواندنی ئەکتەرەکانەوە و چیرۆکی کارەگەشمان بە شێوازێکە کاتێک بینەریەت خۆی تیا بینێتەوە و ئەبێتە بەشێک ئەکەوێتە بەشێک بەڵێ بینەریش تێکەڵە لەگەڵ کارەکەی ئێمەیە جیاوازی نییە لە نێوان دانیشتنی بینەرەکان و بەرکەوتنی بینەرەکان لەگەڵ سەرستەیجی ئێمە وەکو ئەکتەر. بەڵێ خاتو دیدار ئەمە دووەمین دقی شانۆیی نووسەری کورد بەختیار عەلیە. تا چەند بۆ شانۆکارانی کورد گرنگە کار لە دقە خۆماڵیەکان بکەن؟ بە بڕای منەوە شانازێکی گەورەیە تۆ کار لە دقێکا بکەی کە نووسەرەکەی کورد بێ هاو زمانی خۆت بێ و نووسەرێکی گەوری وەکو بەختیار عەلی بێ بەڕاستی وجی شانازیە. ئێمە ڕۆژانێک خوێنەری دقەکانی بووین، خوێنەری ڕۆمانەکانی بووین، بەڕاستی شیعرەکانی بووین، بەڵام ئێستا منوەکو ئەکتەرێک و کۆمەڵێک ئەکتەری تر و دەرهێنەرەکەمان هاتوین لە دقێکی ئەو نووسەرە گەورەیە کارەکەین و بینەریش ئەمەی پێخۆشە چونکە نووسەرەکە کورد بێ لە هەمان ئەو کێش و گرفتانایە و لە هەمان ئەو زمانایە کە کۆمەڵگاتیایەتی و هەمان ئەو بەرکەوتەیە کە کۆمەڵگاتیایەتی و ڕنگدانەوەی ئەبێ لە دقەکەیە لە ڕۆمانەکانە بۆیە زۆر گرنگە ئێمە سەرەتا کار لە دقی نووسەرەکانی خۆمان بکەین پاشان بۆ دقە جیهانیەکان. وەک خۆت ئاماژەت پێ دقێکی شکسپیر بۆ نمونە بازرگانی ڤینیسیا ئۆتێلۆ ڕاستە شکسپیر نووسەرێکی مەزنە بەڵام بۆ گەلێک بۆ نیشتیمانێک بۆ شوێنێکی کە نووسراوە ڕاستێکێکە لە کارە مەزنەکان بەڵام تۆ دقی کۆماڵی بێگومان زۆر جیاوازترە زیاتر بەرتەکەوێ بەڕاستی و هەم زیاتریش بە بینەر ئەکەوێت. تۆ بینەر لەکوێ دابنیشە بە دیار دقێکەوە کە نووسەرەکەی کووردە لە کێشەکانی خۆیەتی لەکوێ دابنیشە بە دیار دقێکەوە کە بیانی بێت. ڕاستە ئەوانە دقی بیانی نووسری جیهانی نووسری زۆر گەورە شاکاری مەزنیان هەیە شاکاری زۆر مەزنیان هەیە بەڵام لە ئێستاە بوو ئێمەش لەو پێگەیین ئەتوانین بە دەرەوە بڵین کە ئێمەش خاوەنی نووسری گەورەین کە ئێمەش خاوەنی دەرهێنەری زۆر باشین خاوەنی ئەکتەری زۆر باشین ئێمەش خاوەنی شانۆی زۆر باشین لەناو کووردا. بەدڵنیایی خاتو دیدار بەردەستەکردنی کارکتەرێک لە دراما فیلم و دراما لەگەڵ بەردەستەکردنی کارکتەرێک لە شانۆیە کامیان بۆ خاتو دیدار دڵخوازێتی؟ بێگومان لەبەرەوەی کە من ئەکتەرم ئەبێ بڵم لە هەر سێ بوارەکە دڵخوازی منە لەبەرەوەی هەرسێکیان پێویستیان بە ئەکتەرە بەڕاستی چ سینەما چ دراما چ شانۆ پێویستی هەیە بە تاقی ئەکتەر بە توانای ئەکتەر جا هەر کامێک بەرپرسیارەتیم لە سەرشانە لەکوێ لە شانۆیە من پێویستەکە ئەو بەرپرسیارەتە بگەێنم بە بینەر و لە دراما و سینەماشان من هەمان بەرپرسیارەتی بەڵام شانۆ بەڕای من زۆر سەختترە و زۆر زیندووترە تۆ لەگەڵ بینەرەکان تای دەرکەوتن مامەڵی ڕاستەخۆ بەرکەوتن ڕاستەخۆ لەگەڵ بینەرە هەیە هەستێکی زۆر خۆشە کاتێک بینەر ڕۆژانی پرۆڤا دیدارخان بەڵێ ڕۆژانی پرۆڤەش چێژی هەیە بە تایبەتی ئەم کاری ئێمە یەکێکە لەو کارانەی لە ڕۆژانی پرۆڤەشە ئێمە وەکو ئەکتەرەکان هەموو کات باسیاکەین چێژی لێ بینین سەرباری ماندووبوون و سەرقاڵبوون ماندووبوونەکانیشیت خۆشەوە لە شانۆە یعنی ئەوە بەتەنها قسەی من نیە بە قسەی ئەو ئەکتەرانەشەکە لە شانۆی کارەکەنەڵێ چێژ لە ماندووبوونەکانیشی وەرەگرین و بە تایبەتی ئەم کارە ئێمە دەرهێنەر زۆر بەوردی بە ئەوەم لەبیر نەچێ زۆر بەوردی کاری لەسەر تەکنیک و لەسەر دەرهێنان و لەسەر توانای ئەکتەر کردو چ لە ڕووی دەنگ چ لە ڕووی جەستە چ لە ڕووی هەستەوە زۆر بەوردی کاری کردووە و بینەری تێکەڵ بە کارەکەی خۆی کردووە ئەمە وای کردووە کە بینەر لەگەڵ کارەکەیە بڕوات و لەگەڵ کارەکەیە بمێنێتەوە چێژی لێوەربگرێ بینەر دانیشتۆتی من هەستم بە کارەکەن بە کاتی کارەکە نەکردووە زۆر بە ئاسوودەی دانیشتم هەستم کردووە ڕووداوەکان لە دوای یەکتریان چاوەڕم کردووە دیمەنی دواتر چی ڕوئەیە
بۆ ئەمە وای کردووە کە بڵێم دەرهێنەر زۆر بە وردی و ئەکتەرەکانیش زۆر بە وردی کاریان لەسەر کە بینەر هەست بە بێزاری نەکات تووشی مەلە نەبێت بەوە بەڵم بە وردی کاری کردو لەبەری هەم تەکنیکی زۆر باشی بەکارهێناوە و هەم بە ئامانەتەوە دقەکەی بەختیار عەلی کردوتە سەرشانۆ بە ئامانەتیەوە گارێتی سەرشانۆ وای کردووە کە بینەریەت بەرکەوتی لەگەڵ دقەکەی هەبێ و چێژ لە نواندن وەربگرێ چێژ لەو تەکنیکانە ژۆر بگرێت کە دەرهێنەر بەکاری هێناوە. من کاتم نەماوە خاد و دیدار بەڵام دو پرسیاری لەکەم بە کورتی وەڵام بیتەوە جیاواز لەم کارە شانۆیە پرۆژەی داهاتووی هونەرمەندی دار عومەر جگە لە شانۆی میوانێکی دوور با لێرەوە بە بینەرانم بڵم ئێمە ڕۆژانە بەردەوامی لە نمایش کاتژمێر 5 لە هۆڵی ڕۆشنبیری چاوەڕێی هاتنی بینەرەکانەکەین زۆر سپاس بۆ گەرم و گۆڕیان لە ئێستاشا سەرقاڵی کارێکی ترم کە وەزارەی تیپەروەردە بە خۆشحاڵیەوە سەرجەم هۆنراوە و شعرەکانی پرۆگرامی خوێندنی پۆلی 1 و 2 سەرەتایی 3 سەرەتایی کردووە بە شێوازی کلیپ بۆی لە ڕێگەی بینینەوە لە ڕێگەی هۆنراوە و ئاوازەوە کلیپەکان و هۆنراوەکە بەرمناڵ بکەوێت جۆرەکە لە هاندان بۆ خوێندکاران لە هاندان بۆ خوێندکاران هەم بە هوەری و هەم بە پەروەردەیش بۆیە ئەوە خۆشبەختانە لە سلەیمانیا سپێدراوە بە مامۆستا ئاواز سەرپەرشتیاری ئەم کارەیە هەروەها دیاری عومەرکاری دەرهێنانی کردووە منیش وەکو ئامادەکار و جوڵەی مناڵەکان لە کلیپەکانە بەشدار و سەرجەمیان لە سلەیمانی سپێدراوە بە ئێمە. بەڵێ خات و دیدار عومەر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میواناریتان زۆر سپاس.